جامدرا کە لە 25 دوانزەوە درێژەی کێشا هەتا شەوی یەکیە کە ئەمە ئەپرسین ئایا بۆ خۆی تا چەند کاریگەری هەبوو لەسەر ڕاکێشانی گەشتیار بۆ هەم بۆ هەرێمی کوردستان و لەگەڵیدا بەتایبەت بۆ پارێزگای سلێمانی کاریگەریەکانی چی بووە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە لە پارێزگاکانی تر و لەسەر ئاستی هەرێمی کوردستان تا چەند گرنگە و تا چەند کاریگەری دەبێت. و لەگەڵ ئەوەشدا پلانی دەستەی گەشتوگوزاری هەرێم و وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار و حکومەتی هەرێم بە شێوەیەکی پلانەکانیان چی دەبێت بۆ ساڵانی داهاتوە بۆ ساڵی 2023 و بۆ ساڵانی داهاتوش پلانەکانیان چی دەبێت بۆی کە گرنگیەکی زیاتر بە کەرتی گەشتوگوزار بدەن بۆ ئەوەی کە لانی کەم ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان هەروەک زۆرێک لە وڵاتان بنمونە وڵاتانی میسر تورکیا ئەمانەیەکێک لە وڵاتانەی کە گرنگیەکی زۆریان بە کەرتی گەشتوگوزارداوە و توانیویانە ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ وڵاتەکەیان. بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا ئێمە ناتوانینەوە بکەین؟ ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت بە وردی لەسەر بابەتەکە لەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و ئامارەکان و بە دیاریکراوی بۆ پێشوازیکردن لە سەری ساڵی نوێ و هاتنی گەشتیار ئامارەکان چیمان پێ دەڵێن ئایا بۆ ئەم ساڵ زیاترەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخودنا. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئیبراهیم عەبدولمەجید کابڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشتوگوزاری هەرێم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لە دەستەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک عەتا ئەنوەریش لە لێپرسراوی کۆمەڵەی کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانی سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە. کاک عەتا سڵاو لێبێت، بانیت باش. کاک ئیبراهیم بەڕێزیشتان سڵاوتان لێبێت و بانیت باش و ساڵی نوێتان لێ پیرۆز بێت. کاک ئیبراهیم لە بەڕێستەوە دەست پێ بکەم لە ئامارەکانەوە ڕاستەوخۆ دەست پێ بکەین کە ئایا ئامارەکان ئەگەر بەگشتی لە ساڵی 2022 دەست پێ بکەین ئامارەکان بۆ ساڵی 2022 چیمان پێ دەڵێن ڕێژەی گەشتیار و هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان چۆن بۆ بە بەراورد بە ساڵانی پێشووتر و بە دیاریکراوی ئامارەکان بۆ هاتنی گەشتیار بۆ ساڵی نوێ چیمان پێ دەڵێن؟ بەڵێ بەیانیتان باش. سەری ساڵی نوێ لە بەڕێستان لە تەواوی بینەران و هەروەها لە میوانە بەڕێزەکەشت برای بەڕێزکار هەتا پیرۆز بێ. بەڵێ ئەگەر ئێمە باس لە ئامارەکان بکەین و بەراوردی بکەین بە ساڵانی ڕابردوو، خۆشبەختانە ئەو داتا و ئامارانەی کە لە بەردەستی ئێمەدان ئەوە پشتڕاز دەکەنەوە کە خۆشبەختانە ساڵ لە دوای ساڵ ڕەوشی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە دەچێت و ژمارەکەش زیاد دەبێت. ئەمە جگە لەو ساڵانەی کە وڵات تووشی بارودۆخێکی تایبەت دەبێتەوە بۆ نمونە لە 2004 کە تووشی شەڕی تیرۆریستانی داعش بووینەوە، دواتر لە 2020 کە هەرێمی کوردستان و تەواوی دنیاش تووشی پەتایەکی جیهانی بوویەوە. لە ساڵی 2021 ساڵی دووبارە هەڵسانەوەی گەشت و گوزار بوو. ئێمە لە 2021 توانیمان پێشوازی بکەین لە 4,189,000 گەشتیار. بۆ 2022 پلانی ئێمە ئەوە بوو کە ئەم ژمارە بە ڕێژەی 150 بەرز بکەینەوە، واتە ئامانجی ئێمە بۆ 2022 بریتی بوو لە ڕاکێشانی سەرنجی 6 ملیۆن گەشتیار بۆ هەرێمی کوردستان. لە 7 مانگی ئەم ساڵەکە نزیکەی 4 ملیۆن گەشتیار ڕویان لە سەرجەم شار و شارچووکانی هەرێمی کوردستان کردبوو کە دیارە ئەم ژمارەیە هی 7 مانگ زۆر نزیک بوو لە تەواوی ئەو ژمارەیە کە لە 2021 هاتبوون بۆ هەرێمی کوردستان. بۆ تەواوی ساڵەکەش بەپێی ئەو داتا و ئامارانێک کە لە ئێستادا لە بەردەستی ئێمەدایە، خۆشبەختانە ئەوە دەردەخەن کە بۆ ئەم ساڵەکە ئێمە توانیمانە ئامانجەکەی خۆمان بپێکین کە 6 ملیۆنە ڕنگ بێ بە زیادیشەوە. بەڵام ئێمە چاوەڕێەکەین لەم ڕۆژانە کە بەڕێوەبەرایەتی پلاندانان و ئامار لە دەستا هەڵدەستێ بە تەحلیلکردن و دیراستکردنی و ئامارە لە چەند ڕۆژی دابێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی وردەکاری ئامارەکان ڕادەگەێنین، هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی پارێزگاکانیش. تایبەت بە سەری ساڵیش ئەو ژمارەیەکی بێگومان ئێجگار زۆری گەشتیار ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان کرد بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەکە زۆر بوو. ئەوەش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو ئاسانکاریانەی کە ئێمە لە دەستەی گەشت و گوزار لەگەڵ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتەکانمان ئەنجامماندا و بە تایبەتی لە بازگەکان کە تیمەکانی گەشت و گوزار لەوێ ئامادەیان هەبوو بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و ڕێنمایی و ڕێبەر و بڕۆشەری گەشتیاریان دەدا بە گەشتیاران. و بۆ ئەم ساڵەکە ئێمە لە سەرجەم شارەکان ژمارەی تەلەفۆنی تایبەت ئامادەکرا وەکو هێڵی گەرم
بۆ ئەوەی خوا نەخواسە ئەگەر گەشتیاران لە هەر کاتێکدا تووشی کێشە و ئاستەنگ و گیر و گرفتێک بوون پەیوەندی بکەن و ئێمەش تەداخل بکەین. خۆشبەختانە پلانی پێشوازیکردن لە گەشتیاران بەسەرکەوتووی جێبەجێکرا. ئەمەش سوپاس بۆ پۆلیس و هێزەکانی ناوخۆ بە تایبەتی ئاسایشی باسکەکان کە بە تەواوەتی هەماهەنگ و هاوکار بوون لەگەڵ دەستەی گەشت و گوزار بۆ سەرخستنی پلانی پێشوازیکردن لە گەشتیاران. لەو ڕێژەیە کە ئاماژەت پێدا 6 ملیۆن کەس و ڕەنگە زیاتریش بێ کە لە ساڵی 2022دا گەشتیار هاتوونە تارێمی کوردستان، هیچ ئامارێکی لایە بە نزیکەی کە بۆ سەری ساڵ چەندە هەرچەند وتێ کە ڕێژەیەکی باش هاتوون، بەڵام لەو ڕێژەیە بە ئامار لاتە کە نزیکەی چەندە تایبەت بە سەری ساڵ هاتوونە تارێمی کوردستان؟ خۆی ڕاستی ئێستا ژمارێک لە بەردەستی ئێمەدا نیە ببورن. ئێمە لەم ڕۆکەوە لەگەڵ بەڕێبەراتی گشتەکانمان تەواوی ئەو داتا و ئامارانە کۆ دەکەینەوە. لێرە وەکو گوتم بەڕێبەراتی پلاندانن و ئامار کە کەسانی مختص و شارەزان لێرە تەحلیلی ئامارەکانەکەن دواتر ڕایەگەێنن. بۆیە لە ئێستادا من ناتوانم هیچ ژمارەی بە بەڕێستان بڵێم، بەڵام ژمارەکە جێگەی خۆشحاڵی بوو، مای خۆشحاڵی بوو. بەڵێ دەست خۆش کاکی برایم. کاک هەتا دووبارە ساڵی نوێت دێ پیرۆز بێ. ئێ وەکو کۆمەڵەی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکانی سلێمانی ئامادەکاریەکانتان چۆن بوو بۆ سەری ساڵ چیتان کردبوو؟ هیچ ئامارێکتان لایە کە تایبەت بە کۆمەڵەکەی خۆتان بێ توانیوتانە چەند ژمارەی گەشتیار چەند ڕێژەی گەشتیار بێنە هەرێمی کوردستانەوە؟ بەیانی بەڕێزت باش، بەیانی هاوڕێ بەڕێزم کاک برایم باش. دووبارە یەکەم دووەم ڕۆژی ساڵی نوێ لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێز پیرۆز بێ. بەڵێ ئێمە وەکو کۆمەڵەکان ئێمە دوو کۆمەڵە هەیە کە لە شاری سلێمانیە کارەکەمان بەس تایبەتە بە گەشت و گوزارش، کۆمەڵی کۆمپانیا و نووسینگەکانی گەشت و گوزار و کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان کە هەردووکمان بە تەواوکراوەی پرۆسەی ئەنجامدانی هێنانی گەشتیاران دەکەین لە ناوەڕاست و باشووری عێراق و لە وڵاتانی وەکو ئێران و تورکیا بۆ کوردستان بەگشتی بۆ شاری سلێمانی بەتایبەتی. بەڵێ بەپێی ئەو ئامارانەی کە لامانە ئەو هوتێرانەی کە گروپاتی گەشتیاری وەردەگرێت ئەو کۆمپانیانەی کە گرێبەستی لەگەڵ کۆمپانیەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەتوانم پێ بڵێم کە لەم بۆنەی سەری ساڵەدا لە زیاد لە 9500 بۆ 10000 گەشتیار کە لە ڕێی کۆمپانیەکانی گەشتیاریەوە کە گەشتیار دێنە ئێرە و باکاتیشی کە خۆیان وەکو خۆڕسک دێنە کوردستانەوە بەبێ بەرنامە بەبێ هینی خۆیان کە هەڵەستن وەکو خێزاری دێنە شاری سلێمانی. ئەی بەگشتی لەسەر ئاستی شاری سلێمانی بۆ سەری ساڵ هیچ ئامارێکتان لایە کە بەپێی ئەو ڕاگەاندراوەی کە من دوێنێ ئاگام لێ بوو لە بەڕێوەبەراتی پشکنینی شاری سلێمانیەوە کە لە گەشت و گوزارە ئاماژەی بۆدا کە 45000 گەشتیار لە ڕۆژی لە بۆنەکانی سەری ساڵە هاتوونەتە شاری سلێمانی و بەپێی ئەو ڕێژەیە بکە کاکبرانی فەرمیێت یعنی دەگاتەوە ئەو ڕێژەیە کە تا کۆتایی مانگی 11 زیاد لە 1,900,000 گەشتیاڕویان کرد بە سلێمانی و ئەو ڕێژەیە دارا بوو کە تا کۆتایی ساڵ بگاتە 2 ملیۆن، ینی بە تەقریبی بە خەمڕێناوی ئەگاتەوە 2 ملیۆن گەشتیار لە ساڵی 2022 ڕویان کردوتە شاری سلێمانی. باش پرۆژەی ئین سلێمانی کە لە پێشێکەکەش ئاماژەم پێداوە هەمووان ئاگاداریەوەن کە لە 25 دوانزەوە دەستی پێکرد هەتا شەوی سەری ساڵ. ئەنجامدانی پرۆژەیەکی لەم شێوەیە تا چەند کاریگەری دەبێت لەسەر هەر شوێنێک هەر پارێزگایە کە ئەنجامی بدات و هۆکار بە بۆی کە گەشتیار ڕابکێشێ. من لە ڕۆی گەشت و گوزارەوە لە ڕۆی کەرتەکەی خۆمانەوە باسیەکەم بەڵێ بژانەوەکی جوانی بە شاری سلێمانی و بینی زۆربەی زۆری بەرنامەکانمانە گۆڕیچ کە زۆربەی بەرنامەکان کە ئێمە دانین پاکێجەکە دانین بۆ ئەو کۆمپانیایی کە بەرامبەرمەلە لە ناوەڕاست و باشوورە دێنێرن زۆربەی بەرنامەکانمان کەوتە شەوکانی شەو هەمومان لە سەهۆڵەکانی لەگەڵانە کۆمپانیەتیا بوو تەنانە خستێ بەرنامەکەی پێخستینە تەنها شەوی سەری ساڵ بۆ ئەوەی کە بتوانین جوانیەکانی سلێمانی و ئەو خۆشی کە ئەیبینن لە شاری سلێمانیە بەڵێ کاریگەری زۆری هەبوو لەسەر هاتنی گەشتیاران تەنانەت گەشتیارانی ناوخۆیش لە دوهۆک و لە هەولێرە و لە ڕانیە و لە کەلارەوە گەشتیارێکی زۆر ڕووی کرد بە سلێمانی بەڵێ من دەستخۆشییان یەکەم لەو کۆمپانیەکەوەی ئەنجامدا بەڵێ ئەم کارانە هەمووی لە هەر شوێنێکا بێ بە بازارکردنێکی جوانی گەشت و گوزاری ئەو شارە دەبێت و دەبێتە هۆی پەیداکردنی دەرامەتێکی باش بۆ ئەو شارە و ڕووی ئابووریش خۆتان بینیتان چەندەها کەس دەوێ بوون بەڵێ زۆر هەلیکاری ڕەخساند بوو. باشە باچینە لای کاک برایم. کاک برایم بەڕێستان وەکو دەستەی گەشت و گوزاری هەرێم چۆن لە بابەتیان لە پلاتفۆرمی ئین سلێمانی ئەڕوانن کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوو لە 25 مانگ هەتا شەوی سەری ساڵ ئەنجامدرا ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ڕاکێشانی گەشتیار وەکو دەستەی گەشت و گوزاری هەرێم؟
بەڵێ ئێمە دیارە لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بە تەواوەتی پاڵپشتی ئەم جۆرە چاڵاکیانە ئەکەین هی کردی تایبەت و جێگای دەستخۆشیە بێگومانە پرۆژەی ئین سلێمانی کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر زیاتر سەرنجڕاکێشانی گەشتیاران. ئێمە لە دەستەی گەشت و گوزار بەردەوام لە ڕێگەی بەڕێوەبەراتێک گشتەکانمانەوە لە هەوڵی ئەوە داین کە لەگەڵ کەرتی تایبەت چاڵاکی ئەنجام بدرێ وەک دەزانین ینی لە تەواوەتی دنیاش بە تایبەتی لە وڵاتانی کە زۆر لە سێکتەری گەشت و گوزار پێشکەوتون تەنانەت گەشت و گوزار سێکتەری گەشت و گوزار لای کەرتی تایبەت بەڕێوە دەبرێت. بۆیە ئەم جۆرە پرۆژانە کاریگەری پۆزتیڤیان دەبێت لەسەر زیادکردنی ژمارەی گەشتیاران. ئێمە بە تەواوەتی پاڵپشتی لەم پرۆژانە دەکەین و بۆ ساڵانی ئایندەش دەمانەوێت بەردەوامی نەک بۆ تەنها بۆ سەری ساڵ دەمانەوێت لە بۆنەی تریش بۆ نمونە لە نەورۆز یا لە بۆنەکانی تر چاڵاکی لەم شێوەیە لە ڕێگەی کۆمپانیای ئەم شێوەیە ئەنجام بدەین تا بتوانین هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری بناسێنین و زیاتر مارکێتینگ بکەین بۆ هەرێمی کوردستان کە دوزار هەموو ئەمانش دەستنە خزمەتی زیادکردنی ژمارەی گەشتیاران و لە کاتی زیادبوونی ژمارەی گەشتیارانیش وەک دەزانین کە بازار دەبوژێتەوە و لەلایەنی ئابووری هەرێمی کوردستان سود دەبینێت. بەڵێ باشە کاک ئیبراهیم کەواتە با من پرسیار لەسەرەوە بکەم کە ئایا کەرتی تایبەت لە بابەتی گەشت و گوزارە تا چەند هاوکاری ئێوە بۆ لە کارەکانتانە؟ بەڵێ بە گەشت و گوزار بەبێ کەرتی تایبەت بەڕاستی یادی نەقوسانیەکی ێزگار زۆری هەیە لە هەرێمی کوردستانیش لە ڕاستیدا پرۆژەی حکومی گەشتیاری نییە ئەوەی هەیە هەمووی کەرتی تایبەتە کەواتە دەتوانین بڵێن کەرتی تایبەت بڕبڕەی پشتی سێکتەری گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان. ئێمە زۆر کەم و کوڕی دەبینین بە تایبەتی بارگرانیش دەبین لەسەر شانی کەرتی تایبەت لەو لایەنەوە بەڵام هەموو هەوڵێکی ئێمە لە پێناوی ئەوەیە کە بتوانین زیاتر هەماهەنگ و هاوکار بین لەگەڵ کەرتی تایبەت بۆ ئەوەی کەرتی تایبەت زیاتر بتوانێت هەم پرۆژەی زیاتری گەشتیاری ئەنجام بدا و هەمیش ببێتە هۆی ئەوەی کە زیاتر لایەنی ئابووری هەرێم ببوژێتەوە. ئێمە لە دەستەی گەشت و گوزار پلانێکی 8 ساڵەمان هەیە لە زمانی پلانی 8 ساڵەدا گرنگێکی تەواو بەوە دراوە کە زیاتر ڕۆڵ بدرێت بە کەرتی تایبەت و زیاتر کار ئاسانی بکرێت بۆ کەرتی تایبەت بۆ ئەوەی ئێمە زیاتر هانی و بەرهێنەران بدەین تا بێن پرۆژەی گەشتیاری زیاتر ئەنجام بدەن. دەستخۆش کاک ئیبراهیم دواتر بەوردی باز لەوە دەکەین کە پلانی داهاتوتان چییە ئەو پرۆژانی کاماژت پێدا زیاتر خۆی لە چیا دەبینێتەوە بەس با هەمان پرسیار لە کاک ئەتاشکەم بەڵام بە پێچوانەوە کاک ئەتا کاک ئیبراهیم ئەڵێ کەرتی تایبەت وەکو بڕبڕی پشتی کەرتی گەشت و گوزار وایە لە هەرێمی کوردستانە ئەگە پرسیارەکە پێچوانە بکەمەوە بۆ بەڕێستان ئێوە وەکو کەرتی تایبەت حکومەت تا چەند هاوکاری ئێوە بووە؟ زۆرم پێخۆش بووم پرسیار و لێکردن بەڕاستی تۆ خۆت وەکو بێژەرێ زۆربەی زۆری شوێنەکان لێدوانیان لێبەرەکەمانە ئەو شتانەی کە خزمەتگوزاریە ئەو کارانەی کە خزمەتگوزاریە لە هەرێمی کوردستاندا لە ساڵ 70 ساڵ 80 کەوتە سەر کەرتی تایبەت من وای دەبینم و کەرتی تایبەت دائمە لە ژێر فەرمانەکانی حکومەتا بۆ کە دەرێکرێت بە جێبەجێکردنی بەڵام لەگەڵ ئەمانەدا من هیچ هاوکاریەکم لە حکومەتەوە نەبینیوە و پێشم ناخۆشەکەمە ئاڵم چکە هاوڕێی بەڕێزم کاک ئیبراهیم ئەو لێپسراوی ڕاگەاندنە و نزیکە لە شوێنەکان کە قەراراتی تیا دەرەکرێت بەڕاستی لە دەستەی گەشت و گوزارە ئەو کۆمپانیانەی یان ئەو شوێنانەی کە زۆر هاوکاری حکومەتەوە بەگشتی من کەرتی گەشت و گوزار ئەڵم تا ئیسا هیچ هاوکاریەکەم لێ نەدیوە لە حکومەتەوە. ئەگەر هاوکاری هاوکاریەکان ئەبێت چۆن بێت تەنها مۆڵەتێکم لێ بینی و مۆڵەتێکم هەیەتێ لە پێش ئەوەی کە مۆڵەتەکەشم تەواو بێ یەک ڕۆژم بەسەرا بڕوە بڕیارێکی بۆدانا مەگەر یەک ڕۆژ بەسەر مۆڵەتەکەمان تەواو بێ 100,000 دیناریش پەناڵتی پێدا خەرامە پێکە یعنی تەنانە لەوە شەر چاوپۆشێکی تێ نەکردو لێبوردنێکی نەکردو لەگەڵما من پێت وەکو ئەرز دەکەم ئێمە نمونێکی زۆر جوانمان هەیە لەسەر کە کەرتی تایبەت گەورەتر ئیشی بۆ شاری سلێمانی کرد لە ساڵی 2009 لەوە چێ بەڕێزیشتان ئاگادار بێ دیداری نێرگز لە سلێمانی ساز کرا دیداری نێرگز بەڵێ هەموو بڕیارەکان و جێبەجێکردنی و بەرنامەکانی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی داینابوو بەڵام جێبەجێگا چێ بوو دوو کۆمەڵە بوو لە شاری سلێمانی کۆمەڵی کۆمپانیا و نووسین کە گەشتیارەکان لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کە ئەو بەرنامەی ساڵی 2009 ئێمە ئەنجاماندا تا ئێستا نەتیجەکەی ئەبینین چونکە ئێمە لە هەموو کوردستان لە ناوەڕاست و باشوورەوە لە وڵاتانی دراوسێەوە توانیمان چەندەها کۆمپانیا داوەتکەین لەسەر مەصرفی خۆمان کە بیان هێنینە ئێرە و جوانیەکانی سلێمانی و ئارامی و ئاسایشی شاری سلێمانی و کوردستان ببینن کە تا ئێستا بەردەوامی هەیە گەشتیاکە ڕوو دەکاتە شاری سلێمانی. بەڵام لێرەوە داواکارم هاوکاری حکومەت بۆ من چییە هەندێک بڕیارات هەیە داواکارم لیان لە ڕێی خۆیان و بەسەرداچوونەوەی بکەم بۆ نمونە باج
باجێکی زۆرمان لەسەر ئێمە لە سەدا 15 باجمان لەسەر لە داهات وەکو خۆشتان نەزان لە ساڵی 2020 تا ئێستا کە ئێمە نەکەوتوینێتەوە سەر پێی خۆمان بۆچکە یەکەمین شوێن و ئەخیری شوێن کە داخرە هەوکرایەوە گەشتیاری بوو فڕۆکەخانەکان بوو گواستنەوەکان بوو خۆتانزان بە بۆنەی کۆرۆناوای گەورەترین زەرمان بەرکەوت تەنانەت لەو ساڵشدا ئێمە حکومەت لە باج لێمان خۆش نەبوو بۆ تیان هەربێ داهاتم نییە کە چێڵێ هەربێ باج بی دەستەبەری کۆمەڵاتیڵە من کارمەندەکان ڕۆشتۆتە ماڵەوە ئەڵێ نەخێر هەربێ بە دەستەبەری کۆمەڵاتەکەی بۆ بێ یعنی ئەمانە هەمووی ئەو شتان ڕسومات ئەمانە ئەبێ حکومەت چایەکی پێ بەخشێنێتەوە چۆن پێیان خۆشە لەگەڵ ڕێزمە کە ئاوا ئیسا ئەڵێن پلانی ئەوە نەمان هەیە ئەمانەمانەیە با یەکێکیش لە بەرنامەکانی پلانەکانیان بێ هاوکاریکردنی کردی گەشت و گوزار بێ ئەو کۆمپانیانەی کە دەبینن بە تەواوەتی گەشتیار دێنن بۆ کوردستان با هاوکاری کاکە سپاسنامەیەک هاوکاریکردنی حکومەتە بەڵام تا ئێستا حکومەت چەند ساڵ هاوکاری نەیشی کردو ینی بەڕاستی من داواکارم لێرەوە کاک برایم ئەم شتانەی من بگەیەن ینی با بە هەردوو لامەکە ئەفەرمێوە با بە هەردوو لاما وا بکەین کوردستان بکەینە شوێنێکی گەشتیار ینی من لێرە حکومەت هاوکارم بێ بەرپرسان لێرە هاوکارم بێ لێرە وا دەدەم بە بەڕێزت سلێمانیەکە من سنتەرێکی گەشتیاری وای لە یەکەم هەرچی گەشتیار بێت یەکەم شوێن بێتە سلێمانی بەڵام هیچ هاوکاریەکەم نییە و بگرە تەنگوچە لەمەشمان بۆ دروستەکەم باشە با لە کاک برایم پرسیم بزانین بۆچی ئەم هاوکاریانە نییە کاک برایم گوێبیستی قسەکانی کاغاتا بووی کە ئاماژەی بۆدا کە حکومەت هیچ هاوکارێکی کەرتی تایبەت نییە و هەندێک لەو خاڵانەی کە ئاماژەی پێدا هیچ ئاسانکاریەکیان بۆ نەکراوە بۆچی حکومەت ناتوانێت ئاسانکاریانە بکە بۆ کەرتی تایبەت لە بابەتی گەشت و گوزاردا بەڵێ گلەیەکانی کاک ئاتام بیست پێشتریش ئێمە گلەیانەمان بیستۆتەوە من دەمەوێت هەم کاک ئاتاوە هەم بەڕێزانی تر لە کەرتی تایبەت کە خاوەن بنکەی گەشتیارینیان کۆمپانیای گەشتیارین دڵنیا بکەمەوە لەوەی کە ئێمە لە دەستەی گەشت و گوزار دەنگ و ڕەنجی ئەوانین لە هەموو ئەو بۆنانێک کە دەرفەت بۆ ئێمە ڕەخساوە ئێمە تاسەر ئێسقان بەرگریمان لەوان کردەوە هەموو هەوڵێکمان داوە کە بۆ ئەوەی باری قورسی سەرشانی ئەوان سوکتر بکرێتن بەڵام ئێستا کاک ئەتا بۆن منە باسی باجی کرد هەندێشت هەیە ئێمە دەبێ بزانین کە ئەوەی ئێمە لە دەستەی گەشت و گوزار وەری دەگرین ڕسوماتی مهنیە تەنها ڕسوماتی پیشەیی مۆڵەتە بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەکی گەشتیار بهێنێ بۆ هەرێمی کوردستان ساڵانە تەنها 75,000 دیناری لێوەردەگیرێ کە دیار ئەمە ئاماجی سەرەکی دەستەی گەشت و گوزارش بریتیە لە هاندانی کۆمپانیا گەشتیارەکان بۆ هێنانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان باسی لە باس کرد باج خۆتان نەزانن بابەتێکی سنتراڵە ینی مرکزیە ئەو باجە نایەتە لای ئێمە پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەیە بۆ ئەمەش ئێمە دەستەوەستان نەوەستاوین ڕاستی لە ماوەی ڕابردوودا کۆبنەوەیەک ئەنجامدا لە نێوان ئەنجومەنی دەستەکە بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی دەستە ئەمەل جەلال لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی باجەکان چەند بڕیاردرا کە ئیتر بۆ لە مەودووە باری قورسی سەرشانی کەرتی تایبەت ئاسانتر بکرێ بۆ نمونە ئەو بازەی کە لەسەر فرۆشتن هەبوو بازی سەتادا کە لە بنکە گەشتیارەکان پێنجەستێری و چوارەستێریەکان وەردەگیرە ئەمە لە داهاتوێکی نزیکدا ئەمە دەگۆڕدرێ و بە شێوەیەک دەبێت کە کەرتی تایبەت لێی ڕازی دەبێتن ئەوانە ئەو گلەیانە کاک ئەتا باسییانەکە ئێمە هەستی پێ دەکەین و ئێمە کاریشی لەسەر دەکەین با دڵنیا بێ لەوەی کە ئێمە بەردەوام لە هەر شوێنێک دەرفەت ڕەخسابێ لەو شوێنانەی کە پێویست بە ئێمە بووینەتە دەنجی ئەوان و گلەیەکانی ئەوانمان گەیاندووە لە زمنی پلانی 8 ساڵەش جێ بۆ ئەمە کراوەتەوە کە ئێمە زیاتر هانی کەرتی تایبەت بدەین شێوازی هاندانەکە چۆنە بێ بەکەمکردنەوەی ئەو باجە دەبێت لە سەریان ئێمە ئەومان لە بەرچاوە و کاریشی لەسەر دەکەین و هەروە بابەتێکی تر بریتیە کە هەتا ئێستا نەتواندراوە وەک پێویست هاوکار و هەمانجی بکرێت لەگەڵ کەرتی تایبەت بریتی بۆ لەوەی کە گەشت و گوزار خاوەنی یاسایەکی تایبەت بەخۆی نەبووە تەنها چەند مانگێکی کەمە 2 مانگ 3 مانگە گەشت و گوزار بووە بە خاوەنی یاسای تایبەت بەخۆی لە ئێستادا یاساناسانی گەشت و گوزار لە دەستەی گەشت و گوزار لە هەوڵی ئەوەدان کە چەند ڕێنماییەک تایبەت دابنێن کە لە دوجاردا دەچێتە خزمەتی زیاتر پاڵپشتیکردن و هەماهەنگیکردنی کەرتی تایبەت بەڵێ کەواتە ئەم یاسانی کە دانراوە یاسای تایبەت بە گەشت و گوزار کاریگەری خۆی دەبێت لەسەر کەرتی گەشت و گوزار و کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی ئەلبەت لە ماوەی ڕابردوودا ڕەنگە زیاتر یاساکانی وەزارەتەکانی تر بەکارهێنرابێ یاخود یاساکانی حکوومەتی عێراقی بەکارهێنرابێت دەتوانێت کاریگەری تەواوی هەبێت لە بواری کەرتی گەشت و گوزاردا بێگومان ئەم یاسایە دەبێتە خاڵی وەرچەرخان دیارە هیچ یاسایەکیش بێ کەم و کوڕی نابێ بەڵام ئەوەی بەڕاستی شتێکمان هەبێ باشتر لەوەی کە هیچمان نەبێ دەبێتە ئەزمون بۆ ئێمە یاسایەکە پڕە لە خاڵی جوان کە هەمووی لە خزمەتی زیاتر پێشخستنی کەرتی تایبەتەوە پێشخستنی کەرتی تایبەتیش یەکێ لە کۆڵگەکانی بریتیە لە ئاسانکاریکردن بۆ کەرتی تایبەت بە دڵنیایی ئەم یاسایە
هەنگاوێک دەبێ بە ئاراستەیەک کە دوجار کەرتی تایبەتیش ڕازی دەبێ و بە هەموو لایەکمانەوە دەتوانین گەشت و گوزار بکەین بەو سێکتەرێکە ببێ یەک لە سەرچاوە سەرچیەکانی داهات بۆی ئیتر ئێمە لەمە دووە ئەوەندە پشت نەبەستین بە نەوت و وزە. باشە کاکعتا کاکبرایم ئاماژەی بە خاڵەکاندا هە لەسەر یاساکە میشتمەوە بپرسم بڵێم ئەو یاسایە ئەو خاڵانی کە لە یاساکەدا باس کراوە پێتان وایە لە بەرژەوەندی ئەوە بێ؟ من وەکو بیات عەرزی بەڕێستانە کرد و کاکبرایمیش کەرتی تایبەت ئێمە لەژێر فەرمانەکان و ملکەچە بۆ بڕیارانەی کە دەردەچێت. هیوادارە من یاسایەکانم بە تەواوەتی نەبینیوە بەڵام یەکێک لەو یاسانە کە زۆر دایمە من ڕامەکێشە بەلای یەکێک لە یاسانە کە دەرچووە هەر خاوەن مۆڵەتێکی گەشتیاری بنکەیەکی گەشتیاری ئیتر بە کۆمپانیا بێ نووسینگە بێ هۆتێل بێ مۆتێل بێ تەنانەت یەک ڕۆژ بەسەر مۆڵەتەکەیدا بڕوە 1 ساعت بەسەریا بڕوە یەکێک لە پاداشتەکانی حکومەت بۆ ئێمە ئەوەیە یەکسەر غەرامە دەکرین بە 100,000 دینار. پێم بێ لە 100,000 بۆ 200,000 لەو بینە هەرە کەمەکەی 100 تنازم بۆ زیاتر من زیاترەکەم. من ئەوە ئەرزی کاک برایمەکەم دەستیان خۆش بێ ئەو قسانێکە بەڕێزیان فەرمیان هەمیان دەست خۆشکردیە و دەستی خۆش بێت و دڵخۆشکەرەش ئەگەر بەڵێ وابێت. ئەگەر بەو شێوە بێت کە بەڕێزیان باسی ئەکەن منی ئێمەش پێمان خۆشە و دایمەش پشتگیریەکەن واژ نەبێتەوە بێ پشتگیری بکەین یان وەکو خۆی جێبەجێ نەکرێت. وەڵڵاهی من تازە لە یاساکان دەرچێتتر ئێمەش نازانین چۆن جێبەجێکرێ نازانم بەڵام تەنها ئەوەنەی پێڵەمێکە لەو یاسایانەی کە حەزەکەم بیگەێنێتەوە یاسا ناسانەی کە گەشت و گوزارەدا لە هەر شوێنێکە تۆ ئەگەر هەڵەیە بکەی شتێ بکەی وازان بە تایبەتی بە فەرمی و لە دایرەکاندا هەرەوەی تۆ یەکەم جار سەرنجڕاکێشانە یەکسەر ئەوە نییە چی پەناڵتی غەرامەیەکی زۆری بکەی بە وانی ئاگادارکردنەوە هەیە سەرنجڕاکێشان هەیە. باشە من سپاسیانەکەم باەکە لەو خاڵانەی کە باس کرا وەکو خۆی لە یاساکانیش دایمە شەر نییە مەرج نییە لە ساسە تاوێ ئەو دەستکاری ئەوانە بکەن. دوو ئەو شتانی کە کاکبرایم ئەڵێ باج داوایەکە نەخێر باج نییە. من دەچم ئیسا مۆڵەت تازە ئەەکەمەوە جایی وام لێ مانگە 2 مانگ بە دوای ئەم کارانە ڕاکەم لەم بەڕێوەبەراتی بۆ بەڕێوەبەراتی داوای ئیسا یەکێ لە مەرجەکانی تازەکردنەوەی مۆڵەت کە بەڕێوە دەستەی گەشت و گوزار بۆ ئێمەی داناوە باجی دەرامەتی خانوو بەرێ واتە من ئەگەر لە شوێنێکا کرێتی بەڕێزت بم ئەبێت تۆ ئەستۆپاکی بی بە من بیبم بۆ بەڕێوەبەراتیە گەشت و گوزارەکان تا لێوە بەرز بکرێت و بچێت بۆ دەستەی گشتی گەشت و گوزار بۆی مۆڵەتەکە بۆ من تازەکەن من چ پەیوەندیەکەم بە بەڕێستەوە هەیە تۆ ئەگەر باجی خۆت ساڵانە نەدەی بە حکومەت چ پەیوەندێکی بە منەوە ئەگەر ئەو ئیمارەیان ئەو ئەپارتمانی منی تیام پارەی ئاو قەرزار بێت من داوای ئەستۆپاکی ئاو لەم نەکە داوای ئەستۆپاکی کارەبا لەم نەکە من ئەوانەی خۆم جێبەجێ کردو شوێنەکەی من ئاویتیان نییە ئیتر لەکوێ بچم بێنم ئێمە ئەو تەنگ و چەڵەمانەیە کە کاکبرایم نازەم ئاگادارە لانێ یعنی من لیستێکم ئاەتی ئەوە ئەڵێ بڕۆ ئەم شوێنەم هەمووی بۆ تەواوکە یەکاکە جیان باجی دەرامەت ڕەبتی نییە بمنەوە باجی دەرامەت خاوەن مڵکە خۆی مڵکی هەیە یان بەڕێوەبەراتەکان من حەزم ئەوەیە ئەو مۆڵەتەی ئێمە کە دەری ئەەکەین لە پێشە بۆ ئەوانەمان پێناڵن بۆ ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرایەت ئەیکوا ئەو یاسانە کامە لەکوایەکە گۆڕانکاری بەسەرایەت ئاگادار ناکرێنەوە نەخێ منیم ساڵ چوومە مۆڵەت تازە ئەەکەمەوە تازە بمنەڵێت تۆ ئەبێ بچی باجی دەرامەتی شوێنەکە بێنی ئابزانی ئەستۆپاکی داوایانە بڕۆ ئەستۆپاکی بەڕێوەبەراتی ئاو بێنە بڕۆ ئەستۆپاکی بەڕێوەبەراتی کارەبا بێنە ئەمانە دەکوێ من بیهێنم کاکەجان جا خۆ دوای ئەمە بکەم ساحە مڵک جوابم نایەتەوە من ئەوە توانم تەنها ئەوە بڵێم کە من گرێ بەستێکم لەگەڵ ئەم ساحە مڵکەیە کە هیچ کێشەیەکم نیە وەستەکانی خۆمی بەمێ کە من ماگانە کرێکەی خۆم داوە. باشە کاکەتە لەو یاسانەیە کە خاڵبەندیەکان یاخود ئەگەر بڵێم لەبەریکە تازەیە توانین بڵێن ڕێنماییەکانی گەشت و گوزار ئەکرێت جیاوازی هەبێت لەو ڕێنماییانەیە لە جێبەجێکردنی ڕێنماییەکانە لەسەر ئاستی پارێزگاکان بۆ نمونە نەرمی بنوێنن بەرامبەر بە پارێزگایەکیان بە شێوەیەکی تر بۆ پارێزگایەکی تروانە بن. من لە ڕووی خۆمانەوە لە کەرتی تایبەت و کەسەکەین لەگەڵ هاوکارەکانمان لە هەولێر و لە دهۆک نەخێشتێکی وانێ بەڵام بڕیارێکە لە هەولێر و دەرچێت بۆ بەیانی لە سلێمانی لەسەر من جێبەجێکراوە. کەواتە جیاوازەکە هەیە من نازانم جیاوازیان نا بەڵام لە هەولێر من ڕەفیقم هەبووە ئاگادارنی کەسە لە سلێمانی بە ئێوەی جێبەجێەکە ناگادارنی کە لە هەولێر و لە من ئەرز دەکەم ئەڵەمەڵەم هاوکارەکانم لە هەولێر و لە دهۆک ئیستاشەیە بە 3 ساڵ و 4 ساڵ وڵاتەکەی تازە نەکردو کەواتەوە جیاوازی ئەوە جیاوازی تر حکومە نایوێنێتی بانای بنێ بەڵام من ئەوەنە ئەڵێم عینی يعني من وەکو کفنا عینی کلماتی قورئان بەسەر منە جێبەجێکرێ لەسەر ئیستا دەرچووە شەو دەرچێ بەیانی بەسەر منە جێبەجێکرێ. باشە کاک ئیبراهیم گوێبیستی قسەکانی کاکەتاوی
لە قسەکانی ئاماژە بۆ دەداتن ئەو ناوێنانێ جیاوازی بەڵام بۆ خۆی جیاوازیە بۆچی ئەو جیاوازیە دەکرێت لە نێوان پارێزگاکاندا یان کەرتی تایبەت لە پارێزگاکاندا لە بەسەر کەرتی تایبەت لە شوێنێکدا زیاتر جێبەجێ دەکرێت دەڵێ شەو بڕیارەکە دەرەچێت بەیانی لەسەر منی جێبەجێکە بەڵام بۆ هەندێک شوێنی تروانی ئەم جیاوازە بۆ کرێت لە ڕاستیدا لە دەستەی گەشت و گوزار جیاوازی لە نێوان هیچ شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان ناکرێت هەر بڕیارێک دەردەچرێت هەمووی بە یەک چاو سەیر دەکرێت بۆ تەواوی هەرێمی کوردستانە من بە تەواوی ئەوە ڕەت دەکەمەوە کە جیاوازی کرابێت لە نێوان شارێک و شارێکی تر شتیوا لێرە وەکو سیاسەتی دەستەی گەشت و گوزار بە هیچ شێوێک لە سیاسەتی ئێمەدانە ڕێنماییەکان بۆ سەر تا سەری هەرێمی کوردستانە بەڵام لێرە و لەوێ کەسێک کە پابەندی نەبێ ئەمە دەلالەت لەوە ناکە کە لە دەستەوە ئەمە بە سیاست ئەمە جێبەجێکرێت ڕەنگ بێ لە زۆر شوێن لە هەموو شارەکان ئەوە هەیە کە خەڵکانەکەن پابەند نابن و سزاش دراون ینی سزای پێبژاردن و تەنانەت داخستنیش دراون ئەمە شتێکە بە تەواوی ڕەتی دەکەینەوە هیچ جیاوازێک لە نێوان شارەکاندا نییە و تایبەت بە یاساکەش کە تێبینیم لەسەر ئەوەش دەموێت هەندێک قسە بکەم یاسا خۆتان نەزانن کە لە پەرلەمان دەردەچێت پێویستی بە دەرکردنی ڕێنماییە یاساکە بە تەنها ناتوانێت کاروبارەکەم بخات ئێمە وەکو گوتم کە یاساناسانی ئێمە بە تایبەتی بەڕێبەراتی یاسایی لە دەستەی گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ کەسانی پسپۆر و یاسایی لە بەڕێبەراتە گشتەکان لە ئێستادا خەریکی دانانی ڕێنماین بۆ تەواوی ئەو بابەتانی کە کێشە و ئاستەنجیان هەبوو ئەو بابەتانی کە ئەتا باسی دەکرد بە دڵنیاییەوە من لێرە دڵنیایی پێدەم کە لە ماوەی داهاتوودا کاتێک کە ئەو ڕێنمایانە دەردەچێن ئیتر ئەو گلەیانە نامێنن کە دەڵێ بۆ نمونە من ئاگاداری ئەوە نین کاتێک ڕێنمایەکان دەگۆڕێن ئەوە هەمووی لەبەر ئەوە بووە کە جاران ئێمە یاسایەکمان نەبووە یعنی هەر جارەی پشتمان بۆستۆ بە یاسای وەزارەتێک یان ڕێنمایی وەزارەتێکی تر یان ویستومانە خۆمان ڕێنمایەک دەربکەین ڕێگەمان لێگیراوە بۆ پێی کە پاڵپشتێکی یاساییمان نەبووە کە یاسایەکی تایبەت بە خۆمان بە بەڵام ئیتر لەمە دوا ئێمە لە ئێستادا خاوەن یاسای خۆمانین لە پشت بەستن بەم یاسایە دەتوانین کۆمەڵێک ڕێنمایی دەر بکەین کە لە خزمەتی پێشخستنی کەرتی گەشت و گوزاردا بێ و هەر کەم و کوڕێکیش لەو یاسایەدا هەبێ ئیتر لە ماوەکانی داهاتوو دەکرێت چاکیش بکرێتەوە. باشە کاک ئیبراهیم کاکەتا لە قسەکانی ئاماژەی بە خاڵێکدا کەوتی بۆ مۆڵە دووەرگرتن بێ یاخود بۆ هەر مامەڵەیەکی تایبەت بە گەشت و گوزار بێ یەک دوو مانگ هاتوچۆکی لە بینی بەڕێبەراتیەکانە ئەمە گلەی تەنها کەرتی تایبەت نیە کەرتی گەشتیاری نییە ڕەنگە بۆ هەموو کەرتەکانی تریش بە هەمان شێوە بێ کە دەڵێن ڕۆتین زۆرە گلەیەکی زۆر لە بەڕێبەراتیەکانە هەیە لەسەرەوەی کە دەڵێ ئێمە کاتێک کە نووسراوێک دەکەین بۆ سەرەوە هەتا وەڵام دەدرێنەوە مانگی دوو مانگی پێ دەچێ ڕەنگە ئەگەر ئێمە چالاکێکمان هەبێ بۆ بۆنەیەک بۆنەکە تەواو ئەبێتەوە ئەڕوا بەسەری ئەنجا وەڵام دەدرێنەوە ئەم ڕۆتینە بۆنە زۆرە. بەڵێ ئەم لەولایەنەوە ئەو گلەیانەمان بیستۆتەوە بەڵام ئێ لە دەستەی گەشت و گوزاردەمەی ئەو بڵێم کە جیاواز بەڕاستی لەگەڵ دام و دەستگای تریش لەولایەنەوەش دەتوانم بڵێم لە ئاستێکی باشدەدان بەڵام هێشتا ئەوەش لە تموحی خۆماندانە هێشتان دەمانەوێت زیاتر ئەو ڕۆتیناتە کەم بکەینەوە لێرە ئێمە سیستەمێک پەیڕەو دەکەین کاتێکە لە بۆ نمونەکە بنکەیەکی گەشتیاری یان خاوەن کۆمپانیایەک لە دهۆک یا لە زاخۆ یا لە گەرمیان یا لە هەڵبجە کاتێک مامەڵەیەکی دەبێ ئێمە ئەوەش ماقبول کە لە بەڕێبەراتە گشتەکە بە شێوەی ئەلکترۆنی پێشەچی بۆ ئێمەی دەنێرێ لێرە ئێمە کاری لەسەر دەکەین بەڵام ئەمەش بۆ داهاتوو زیاتریانی بە ئەلکترۆنکردنی کاروبارەکانمان لێرە بەڕێبەراتی ئایتیمان ئێستا لە ڕێگەی تیمێکەوە خەریکی دروستکردنی چەند ئەپلیکیشنێکی تایبەتن بە ئەو مامەڵانەی نوێکردنەوەی مۆڵات و دەرهێنانی مۆڵات و تەنانەت تەسنیفکردنی بنکە گەشتیاریەکانیش بۆ لەمەوەدا بە شێوەی ئەلکترۆنی دەکرێت لەولایەنەوە ئێمە وای دەبینین کە دەتوانین هەنگاوێکی باش بنین و ئیتر ئەو گلەیانش لەسەر ئێمە باش کاک ئیبراهیم گەشت و گوزار هەڵبەت لکێنراوە بە وەزارەتێکە بڵێ وەزارەتی شارەوانی ئەنجا لەگەڵیدا گەشت و گوزار ئەمە کە بۆ خۆی ڕەنگە شارەوانەکان و بەڕێبەراتیەکانی شارەوانەکان لەسەر ئاستی پارێزگاکان بۆ خۆیان بەڕێبەراتێکی پڕئیشن ئەمە نابێتە هۆکار بۆی کە گرفت بێ یاخود ئاستەنگ بێ لە بەردەم ئەو مامەڵانەیە کە زوونێت بەدەستەوانێ و دواب بکەوێت؟
بەڵێ خۆی مێژووی دروستبوونی دەستگای گەشت و گوزار مؤسسەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان سەرەتا بە دەستگا دەستی پێکردو دواتر سەردەمێک بووە بە وەزارەت دواتر لە وەزارەت بووە بە دەستا و لە دەستەش خراوەتە سەر وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دیارە ئەوەی مای خۆشحاڵی ئەوەیە کە بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار کاک ساسان ئەوەی تێگەشتنیەکی تەواوی هەیە بۆ گەشت و گوزار و گرنگی تەواویش دەدا بە گەشت و گوزار تەنها لە ماوەی 1 ساڵدا 6 دانیشتنی تایبەت کرد بە گەشت و گوزار خۆی سەردانی دەستەی گەشت و گوزار کرد هەمووی لە پێناوی ئەوەی کە زیاتر ئەم سێکتەرە پێش بخا بەڕێزیان لەولایەنەوە ئێمە جێگەی دەستخۆشیە بۆ ئێمە بەڵام 2000 بەڵێ دەستەی گەشت و گوزار ئەگەر دەستگایەکی سەربەخۆ بێ یا ڕاستەخۆ سەر بە ئەنجومەنی وەزیران بێ ئەمە وا دەکات زیاتر ئێمە بتوانین کاروبارەکان هەم لە ڕووی ڕۆتینەوە کەمتر بێ ڕۆتیناتی کەمتر بێ و هەم کاروبارەکانیش بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچن سەرڕای ئەوەی وەکو گوتیشم کە خۆشبەختانە ئەو ستافی ئەم وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە تەواوەتی هەماهەنگ و هاوکارن لەگەڵ دەستەی گەشت و گوزار دەست خۆش کاک ئیبراهیم کاکە تا لەسەر قسەکانی کاک ئیبراهیم شتێبینیە شتێکت هەیە و لەگەڵیدا ئەو ڕۆتینە بۆ ئێوە ئەرکیەوەی قورستر نەکردووە من دەستخۆشکەری لێ یەکەم هەواڵەکانی زۆر دڵخۆشکارە بەڕاستی زۆر سپاسی بەڕێز دەکەم کە ئەم بەرنامەیە دروست کرد بۆی ئەو هەواڵە خۆشانەمان پێ بڵێ من سپاس یەکەم ئێمە کاتێک کە ئەچین مۆڵەت تازە ئەکەینەوە چەند شوێنێکە ئێمە دەنێرن بۆ ئەو شوێنانە بەڕاستی من بۆچی دەستەکەی منیان ئەو مۆڵەتی کە من وەختی خۆی وەرم گرتووە لە بەڕێبەراتی گەشت و گوزار ئەمێرێتە ئەو شوێنان بۆ نمونە من باج لەسەرمە ئەبێ باجی خۆم بدەم چکە من دانیشتم لە شوێنەکان مۆڵەتێکم هەیە لە داهاتەکەم ئەبێ باجی خۆم بەمیانێ ئەمە هەموو کەسی ئەمە ئەزانێ بەڵام من هیچ ڕبتێکم نییە وەکو ئەرزم کردی بە بەڕێبەراتی باجی دەرامەت من ڕبتم نییە بە بەرەبەراتی ئاو ڕبتم نییە بە بەرەبەراتی کارەبا ئایا ئەو بەڕێبەراتی خۆیان بۆنیان خۆ ئێمە هەمومان ئۆفیسمانەیە بە ئاشکرا ئۆفیسمانەوە وایەنە خۆیان بۆنیان من داواکارم کە دەستەی گەشت و گوزار کاگرایم خۆی بیگەنێت بەڕێز ئەمەرخان لە ئەمەرخانە بچێتە وەزیر لای وەزیری گەشت و گوزار بچێتە لای ڕئیسی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئەو مەرجە قورسانێک کە دانیاوە بۆ ئێمە بەڕاستی لای بەرێت چکە ئەم بڕیارانە کە خۆیان دائنێن دراسیەکەن ئەبێ حسابێکیش بۆ ئەو کەم بۆچی ئەم کاتە زۆرە من دوومان خەریکی مۆڵە دەرهێنا بووم و دوومان تا تازەیەکەم و تا مۆڵەتەکەم هەڵەواسمەوە لە ئۆفیسەکەم بێ دووبارە دەست پێ بکەمەوە جا ئەمە بۆچیە و دەستخۆشیشی لەکەم ئەڵە کارەکان لە مەولا ئەبێ بە ئەلکترۆنی چکە تا ئیسا من ئەلکترۆنیم نەدی بوو بەڵام زۆر سپاسێکم کە کارەکان ببێ بە ئەلکترۆنی زۆرمان پێخۆشە بێ ئێمەش کارەکانمان لە ماوەی هەفتەیەکە تاویکەم و ڕێک کار ئاسانیەکە بێت و مۆڵەتەکەم بەیانی هەر لیژنەیەک بێت هەر شوێنێک بێت بۆ پشکنین مۆڵەتەکەم ببینێ باوەڕە هەبێ من ساڵانە حەڤەی نوە مۆڵەتەکەم تاوا بێ لەیەکی نوێ ئەچم تا تازەیەکەم و ئەنجا بۆ نێو ئەژەکەم مانگی دە تا یەکی دە ئەوە نەم پێچێت تا ئەگاتەوە دەستم کەمەش ئاستەنگە لە بەردەم ئێوە هە لەسەر بابەتی ڕۆتینەکە کاک ئەتا ئێوەکو کۆمەڵەکە لە کاتی هێنانی گەشتیارە هەڵبەت بە بازگەکانات هەیەپەڕ ڕەنگە لە بازگەکانە هەنێ ڕۆتین هەبێ یاخودەنێ چوزانم ڕێنمایی ئەو خاڵانە هەبێ کە دەبێت گەشتیار بیدات بە بازگەکان لە هەندێک حاڵەتی شاهەیە کە دەڵێن بازگەکان شێوازی مامەڵەکردنیان تا ڕادەیەک لەگەڵ گەشتیاراندا لە هەندێک کاتدا ڕەنگە کەمیش بێ حاڵەتەکان بەڵام ئەگەر جارێ دوو جاریش هەبێ بۆ خۆی زۆرە بۆ گەشتیارێکە ڕوبەڕووی ئەوە بێتەوە ئەم ڕۆتینانە لە بازگەکانە ئەو مامەڵانی بازگەکان لەگەڵ گەشتیارانە هیچ کاریگەری نەبووە لەسەر هاتنی گەشتیار منەمێ لێرەوە لە ڕێی ئەم بەرنامەیە بەڕێستەوە زۆر سپاسی ئەو بازگانە بکەم بەو کارمەندی کە لێوەستاوە تا بەڕێوەبەری شوێنەکە و تا ئاسایشەکە ئەوێ ئەوانەی کە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە دێن بەڕاستی زۆر هاوکارمانەکەن چکە ئێمە پێش ئەوە لیستی ناوەکانمان ئامادە کردووە دامانە بە بازگەکان و هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبووە تا ئێستا لەخوا بەزیا و تەنها شوێن کە زۆر هاوکاری ئێمەیە بە تایبەتی لە یەکەم شوێنەکە گەشتیارمان داخڵە بێ بازگەکانە لەبەرەوە من لێرەوە زۆر سپاسیانەکەم بازگەکان پاسەوانی بازگەکان بەرەبەراتی ئاسایشی بازگەکان زۆر هاوکارمانە لە هێنانی گەشتیاردا و زۆر بە شێوەیەکی ڕێکوپێکی کارەکانمان بۆ ئەنجامەدەن کۆمەڵە و کۆمپانیاکان هیچ گرفتێک دروست نابێت هیچ کێشەشمان چەند جاریش ساڵانە دانیشین لەگەڵیانە کێشەیەکی ئەگەر هەبێ بە هەردوو لە حەلەکەن بەڵام تا ئیسا کێشەمان نەبوو بەڵام بۆ ئەو هاوڵاتیانی کە بۆ خۆیان دێنە هەرێمی کوردستان ڕەنگە گرفتیان هەبێ با لە کاک برایم پرسین کاک برایم ڕەنگە
ساڵانە یاخود لە هەر بۆنەیە کابێ کاتێکە گەشتیار سەردانی هەرێمی کوردستان دەکات ئەگەر بۆ جارێکیش بێت ڕەنگە دووچاری ئەو ببێتەوانێت کە شێوازی مامەڵەکردنی بازگەکان یان هەر زۆر دوور نەڕۆین ئەو هێشتنەوەیان کە بۆ ماوەیەکی زۆریان هێننەوە لە بازگەکانە بێزاریان بکات ئەمە بۆ خۆی کاریگەری نابێت لەسەر گەشتیار و لەسەر هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان. بەڵێ دیارە لەم لایەنەوە ئەگەر ئێمە بەراورد بکەین لە ساڵانی ڕابردوو بەدڵنیاییەوە ڕاستە جارۆ بوو گەشتیار دەهات لە بەیانیەوە دەوەستا تا ئێوارە ئیزن نەدەدرێ ینی چەند کاتژمێرێک دەبووە لە بازەکان بمێنێتەوە بەڵام لە ساڵی ڕابردووە ئەم ساڵەکەش زۆر دەبان بە سوپاسەوە بۆ دەستگاکانی ئەمنی بە تایبەت ئاسایشی بازگەکان کە بە تەواوەتی هاوکار و هەماهەنگن بۆ ئەوەی بە زووترین کات گەشتیاران بێنە ناوەوەی هەرێمی کوردستان دیارە چەند ڕێکارێکی ئەمنی زۆر سەرەتاییە دەگیرێتە بەر بەڵام هیچ جیاوازێک نێت چ بە گروپی گەشتیاری بێت چ بە خێزانی بێن لە ئێستادا بە هیچ شێوێک ئەو کێشەمانیەوە لە ڕێگەی ئەو فیدباکەش کە ئێمە وەرمانگرتۆتەوە بەڵێ لە ڕێگەی ئەو فیدباکەی کە ئێمە لە گەشتیاران وەرمانگرتۆتەوە تیمەکانی ئێمە لە بازەکان کە لەوێ ئامادەن بەڕاستی ئاماژەکان زۆر دڵخۆشکەرن و گەشتیارانیش سوپاس گوزارن کە بەو شێوە ئاسانکاریان بۆ دەکرێت و یەکێک لە هۆکارە هەرە سەرەشەکانی ئەوەش کە ژمارەی گەشتیاران زیاد بووە ئەوەیە کە ئەو ئاسانکاریە دەکرێت لەبەرەوەی بازگەکان خاڵی یەکەمی هاتنە ناوەی هەرێمی کوردستان بەڕاستی لەوێ تا چەند ئێمە ئاسانکاری بۆ گەشتیار بکەین ئەوەندە کاریگەری لەسەر ئەوە دەبێت کە ئەم گەشتیارە جارێکی تر بێتەوە هەرێمی کوردستان و هانی خەڵکی تریشدا بۆ ئەوەی بێ بۆ هەرێمی کوردستان لەم لایەنەوە لە ئێستادا ئێمە هیچ کێشەیەکمان نییە سوپاس بۆ هێزەکانی ناوەخۆ ئاسایشی بازەکان و پۆلیسش لە ناوەخۆی شارەکان کە ئەمن و ئاسایشی تەواویان بەرقەرار کردووە کەشێکی لەبار و گونجاویان ڕەخساندووە بۆ گەشتیاران لێرە لە هەرێمی باشە کاک ئیبراهیم هەر لە کاتی هاتنی گەشتیاردا بۆ هەرێمی کوردستان لە بازگەکان هەڵبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا دەمانبینی کە ڕێبەری گەشتیاری دانرا بوو بۆ گەشتیاران و پێیان دەدرا بۆی کە ئاشناین شوێنە گەشتیارەکان بن لە هەرێمی کوردستان بەڵام ئایا ئەو ڕێبەری گەشتیاریە ساڵانە ئەبدەی دەکرێتەوە ئەو گۆڕانکاریانی کە بەسەر شوێنە گەشتیارەکان دادێت ڕەنگە هەندێک شوێنی دابخرێ هەندێک شوێنی نوێ بکرێتەوە هیچ ئەبدەی تێک دەکرێتەوە ساڵانە بۆی کە گەشتیار ئاشنای ئەم شوێنانە بێت کە ناوچێ و یان شوێنی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا بەڵێ خۆی لە ڕاستیدا بڵاوکراوەکانی ئێمە کە ڕێبەری گەشتیاریە بە حەوت زمانی زیندوی جیاوازی جیهانی و نەخشەیە بڕوشەرە فیلمی گەشتیاریە فۆتۆ ئەلبومە چەندین بڵاوکراوەتر لە خۆیەگرێ لە ڕاستیدا ساڵانێکی زۆرە ئەبدەیت نەکراونەتەوە لە زمنی پلانی 6 ساڵات دیار ئەمە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە تەواوی ئەم بڵاوکراوانە نوێ بکەینەوە لە ئێستاشدا دەستمان پێ کردووە بە هەماهەنگیکردن لەگەڵ کۆمەڵی فۆتۆگرافەری بەناوبانگی کوردستان و هەروەها لە ڕێگەی بەرەبەراتە گشتەکانمان بۆ ئەوەی ئەو شوێنانەی کە بنکەی گەشتیاری نوێن ئێمە بیان خەینە ڕێبەرە ئەو ڕێبەرێکە لە داهاتوودا چاپی دەکەین بە هەر تایبەت بە ڕێبەر ئێمە ڕێنماییەک لەو نزیکانە دەرچوو تایبەت بە ڕابەری گەشتیاری خۆی ڕێبەر دوو جۆرمانە ڕێبەرێکی ئەوەی کە مەطبوعات و چاپکراوە ئەوەی ترش ڕێبەرێکی مرۆییە ئێمە ڕێنمایی ڕێبەری مرۆیی دەرچووە بۆ لەمە دووە بە هەماهەنگی لەگەڵ ئەو کۆمپانیانی خوار و ناوەڕاستکە گەشتیار دەهێن وە کۆمپانیایەکی هەرێمی کوردستان ڕێبەرێکی کورد لەگەڵ ئەو گروپە گەشتیارانە دادەندرێ بۆ ئەوەی بە بەرنامە سەردانی شوێنەکان بکەن لەبەرەوەی ئەوەی ئێستا ئێمە تێبینیەکەین ئەو گەشتیارانە کە دێن بەڕاستی خۆکردانی ئاین دەستن چەند شوێنێک یانی هەم ئەو شوێنانە نابینن کە ئێمە مەبەستمانە ئێمە چکە گەشت و گوزار ڕەهەندی تەنها ئابووری نیە ڕەهەندی سیاسی کۆمەڵایەتی نەتەوەیشی هەیە ئێمە دەمانێت بۆ نمونە وەک دەزانین کە 185 گەشتیارەمان ئەوانی خوار و ناوەڕاستی عێراقن و هەمووشیان گەنجن بەڕاستی شارەزای مێژوو قوربانیدانی ئەو نەتەوەی کورد نین ئێمە دەمانێت لەمە دووە کە ڕێبەری کوردیان لەگەڵ دادەنێن گەشتیاران ببەن بۆ مەبەستی دارکتۆریزم گەشت و گوزاری ڕەش واتە بردنیان بۆ مۆنومنتی هەڵەبجا مۆنومنتی ئەنفالەکان بۆ ئەمنە سوورەکە تا هاونیشتمانیانی خوار و ناوەڕاستی عێراقیش گەنجەکان شارەزا و ئاشنا بن بەو مێژوەی کە هەرێمی کوردستان هەیەتیان ئەمە تایبەت بەڕێبەر وەکو گوتم نەخشەش بە گەشتیاران دراوە ئەم ساڵەکە کە تیمی ئێمە لەوێ ئامادەجیان هەبووە و ڕێنماییشان پێدراوە بابەتێکی تر بۆ ئەم ساڵەکە لە سەنتەری شارەکان سەنتەری زانیاری گەشتیاری هەبوو کە گەشتیار دەیتوانێت بچێ لە هەر کاتێکدا پێویستی پرسیار بکە و وەکو لە سەرتاش ئاماژەم پێدا ژمارەی تەلەفۆن لە سەرجەم شارەکان وەکو هێڵی گەرم ئامادەکرابوو کە گەشتیار دەیتوانی لە هەر کاتێکدا پەیوەندی بکات هەبوو یان لە ساڵانی ڕابردووشدا هەبووە ببوورە کامەیان ینی ئەوەی مەبەست هێڵی گەرمەکەی کە ئاماژەت پێدا بۆ گەشتیار
هێڵی گەرم ئەم ساڵەکە بڵێ ساڵانە لێرە و لەوێ چەند ژمارەیەکە بوون بەڵام ئەم ساڵەکە لە هەموو شارەکان ئێمە ژمارەیەک وەکو هێڵی گەرم دابین ماکرد بۆ ئەوەی لە خزمەتی گەشتیاران دابین. دەستخۆش کاک برایم کاکەتا ئەو گەشتیارانەی کە لە ڕێگەی کۆمەڵەکان لە ڕێگەی ئێوە دێنە هەرێمی کوردستان و گەر بە تایبەت سلێمانی باسکەین پێویستیان بە ڕێبەری گەشتیاری بە یاخود ئێوە خۆتان ڕێبەریانەکەن؟ هەر بەرنامەیەک هەر پاکێجەکە ئێمە دروستیەکەن ئەین بە کۆمپانیای بەرامبەرما لە ناوەڕاست لە باشوور لە وڵاتی ئێران کە گەشتیاری بۆ دێنین بەڵێ ڕێبەرێکی خۆمانیان لەگەڵایە کە شارەزایی هەیە و چەند ساڵێکە لە کارەکەدایە و خۆشیان ڕێبەری باشیشان لەگەڵایە کە لە ئێمە زۆر شارەزاترێکن چکە ئەوە نەهاتون بەڵام ئەوانەی کە لە ڕێگەی پاکێجەوە دێن و لە ڕێ ئەو گرێبەستەوە دێن کە لە نێوان ئێمە ئەواندا هەیە هەم لە شوێنی مانەوەکان هەم لە شوێنی ئەو بەرنامەی کە لە پاکێجەکەدا هەیە ئەبێ ئێمە لە ساسە بۆیان جێبەجێکەین و یەکێکی کۆمپانیاکەشی لەگەڵایە بۆ ئەوی لە هەر شوێنەکە هەر کێشەیە دروست بێ هاوکاری بکات و بتوانێت بیگەێنێتە شوێنی خۆی کێشەکە. بۆ ئەم سەری ساڵە ئەو گەشتیارانەی کاتبوونە سلێمانی ئێوە بردبووتانە سەرچنار لە دوای ئەوەی کە شوێنە نەشیاوەکان لە ڕێگەی یان لە سەر قسەی بڕیاری سەرۆک پاڤڵ داخرا؟ بەڵێ من زۆرم پێخۆش بکەوە باسکرد پێش ئەم هەفتەی پێش ئێمە بەرنامێکیشمان هەبوو لە سەرچنار بەڕاستی بە نیۆڕۆ سەعاتیەک خەڵکمەبینی ئەو خێزانە جوانانە کە کاریگەری هەبووە زۆریش کاریگەری هەبوو یەکێک لە بەرنامەکانمان جاران ئەگەر سەعاتێکمان دانایە بۆ سەرچنار ببینن بگرێ ئەم جارە باوەڕ هەبێت لە دوای نیۆڕۆ تا ئێوارە و مانەوەشیان ناخواردنیشیان لێوێ هەبووە و شتوانین بە دۆکۆمنت بە فۆتۆش پیشانتان بین کە بەڵێ کاریگەرێکی زۆری هەبوو هەم بۆ خەڵکی سەرچنار هەم بۆ ئێمەش کە گەشتیارێنین و دەستخۆشی لەکەین هیوادارین چەندەها بڕیاریکەی ئاوا ڕوودات دەربکرێت لە سلێمانیدا کە خزمەت بەکەتی گەشت و گوزار بکات. زۆر باشە کاک ئیبراهیم کاتمان وردە بەرەو کۆتایە ڕوا بەڵام پێم خۆشە لەسەر خاڵێک ئاماژە بۆ بدەین کە لە 23/8 بە دیاریکراوی 23/8/2022 بڕیارێک دەرکرا لە ئەوەی کە ئەو شوێنە گەشتیاریەکان کە دەبێت تابلۆکانیان بکرێت بە کوردی یان بڵێ زمانی کوردی بێتە زمانی یەکەم لەو شوێنانەدا و دواتر زمانەکانی تر و لەگەڵیشیدا بڕیارێکی تر دەرکرا کە دەبێت هەلی کار یان دەستی کاری ناوخۆی زیاد بکرێت لە شوێنە گەشتیارەکاندا بە ڕێژەی لە 175 و بڕیار واویان لە ئێستادا لە 135 جێبەجێ بکرێت بۆ هەر یەک لەو دوو بڕیارە گەیشتون بەکوێ تا چەند جێبەجێ کراوە؟ بەڵێ وەک ئاماژەت پێدا سەبارەت بە بڕیار یەکەم بڕیاری بەکارهێنانی زمانی کوردی بوو لە بنگە گەشتیارەکان وەکو زمانی سەرەکی و یەکەم ئەم بڕیارە لیژنەی تایبەتی بۆ پێکەندراوە و چۆتە قۆناغی جێبەجێکردن و لیژنەی تایبەتی وەکو گوتم بۆی پێکەندراوە سەردانی شوێنەکانەکە بێگومان ئامانج لا دەرکردنی بڕیارەکە بریتی بوو لە پاراستنی مافی دەستوری زمانی کوردی و هەروەها ئێمە هەست بەوە دەکرا کە بەڕاستی بەداخەوە لە هەندێک لە بنکە گەشتیاریەکان زمانی کوردی یان لەژێر هەژمونی زمانەکانی تردا بوو ئەو بڕیارە ڕێگەگرتن بوو لە زیاتر کاڵبوونەوەی بەکارهێنانی زمانی کوردی زۆر جار هاونیشتمانیانی خۆمان بەڕاستی کە دەچون لە بنکەیەکی گەشتیاری لە شوێنێکی گەشتیاری دانیشتنیانی هەستیان بە نامۆییە کردیانە زۆر جاریان هەست نەدەکرا کە تۆ لە وڵاتی خۆیتی ئێمە ئەو گلەیانەمان 20 گلەی هاوڵاتیان تەبان دەبا زۆر زووتر ئەم بڕیارە دەربکرێ بەڵام ئێمە دوجار کەیشتنە ئەو قۆناغی تر بڕیارەکە دەربکەین ئەم بڕیارە بایەخەکەی وەکو گوتمیان ڕێزگرتنە لە زمانی دایکی وەک دەزانین کە لە پاڵ خەبات و قوربانیدانی سەتان ساڵی ئەمنەتەوەیە هەر سەرشەکانی هێشتنەوەی ئەمنەتەوەی جێبەجێکردنەکەی خۆی بیدات 15 ڕۆژدانرا وەکو ئاگادارکردن وەک دەزانم 15 ڕۆژە تێپەڕی کرد خۆی شوێنێک پابەند نەبێ سەرەتا ئاگادارەکرێتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ دواتر کە ببرە بۆ مای حوتێکە دوای حوتێک ئەگەر پابەند نەبوو بۆ ماوەی 3 ڕۆژ داخرێ ئەگەر لە دوای ئەو 3 ڕۆژەش هەر پابەندی نەبوو ئیتر مۆڵەتی گەشتیاری لێ دەسێنرێتەوە بە هیچ شێوەیەک پێنادرێکە لە بواری گەشتیاری کار بکە من ئەو بڕیارە خۆی چۆتە بواری جێبەجێکردن من لێرەوە بە تەواوی بینەران ئەڵێن بە هاونیشتمانیان ئەڵێن لەمە بەدووە چونە هەر شوێنێکی گەشتیاری هەر بنکەیەکی گەشتیاری ئەگەر لیستی خزمەت گوزاریەکان زمانی کوردی وەکو زمانی سەرەکی تیانە بوو ئەگەر تابلۆی ناوی شوێنەکە زمانی کوردی نەبوو با بنکە گەشتیارە بەڕێبەراتی گەشتیاریەکانمان ئاگادار بکەنەوە ئێمە بە زووترین کات ئیجراعاتی پێویست بە پێی یاسا بێگومان لەگەڵ ئەو شوێنە ئەکەین
تایبەت بە بابەتەکەی ترکە بڕیاری وەگەرخستنی دەستی کاری ناوخۆی هەر ئەو یاسایکە بۆ بەڕێستان باسم کردکە یەکێ لە مادەکان کە مادەی بڕگەی 5 لە مادەی 5 ئەبریتە لە بەگەرخستنی دەستی کاری ناوخۆی بە ڕێژەی 175 ئێمە وەکو قۆناغی یەکەم لە ئێستا دەکەلیژنەمان بۆی پێکێناوە جێبەجێکردنی ئەم بڕیارەیە بە ڕێژەی 135 بە واتایی کە بنکە گەشتیاریەکان دەبێ 135 کارمەندانیان پێک بێن لە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەمەش بۆ ڕەخساندنی دەرفەتی کارە بۆ دەرچوانی گەشتیاری و بۆ هەموو ئەو هاونیشتیمانیانەی کە خوازیاری ئەوەن لە سێکتەری گەشتیاری کار بکەن بێگومان لە داهاتوشدا لە قۆناغەکانی داهاتوو ئێمە دەیگەێنین بە ڕێژەی 175 کە دەبێت کارمەندانی کە گەشتیاریەکان پێک بێن لە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئینشاڵڵا ئێمەش بە هیواین کاکەتا کاتمان زۆر کەم ماوە لەسەر دوو بڕیارەکە چ تێبینیکت هەیە تا چەند بە باشێزانی وە کۆتا و باباریان داواکاری چیت هەیە لەسەر بابەتەکە توانێت بە کورتی پێ سپاس دەکەم من لە بابەت بڕیاریەکەمیانەوە دەستخۆشێکی تایبەت لە بەڕێز خات و ئەمەلەکەم کە شتێکی زۆر جوانی کرد بۆ بڕیاری هەر شوێنێکە چوی مێنوەکانیان باوەڕە هەبێ ئینگلیزی بوجاوی بوو نەمانەتوانین بخێنەوە تەرجمەمانە کرد یان عەرەبی یان زۆر بە شوێنەکانە چی زمانی بەڵێ ئێمە ئەبێ باید بۆ زمانەکانی کەش بین بەڵام زمانی کوردی ئەمە زمانی دایکمان کوردیە ئەبێ هەبێت دەستی خۆش بێ زۆر سپاسەکەم و هیوادارم هەموو بڕیارەکان وەکو ئەوە کە جێبەجێکرێ وەکو کاک برایم خۆی فەرمووی مۆڵەتێکیانەوە بە خەڵک هەر بڕیارێکیش کە دەرەچێ با مۆڵەتێ بن بە خەڵک هەر بڕیارێک کە دەرەچێ بۆ من وەکو کۆمپانیای وەکو بنکەیەکی گەشتیاری مۆڵەتێکمان بنێ هیچ نەبێ 72 ساعتمان بنێ بڵێ فرێ خۆتانکەون وەرن مۆڵەتەکان تازەکەن ئەمە یەک دووەمینیان سەبارەت بە دامەزانی کەرتی دەرچوان لە کەرتی تایبەت ئێمەش دەستخۆشی لە حکومەتەکەین کە دایمە کارمەندێکی پرۆفیشناڵمان باتێ کە نەگەڕێن بە شوێن خەڵکە و ئەو کارمەندانەی لامانە نەینێرینە شوێنانی کە بە تایبەتی دوای کۆرۆنا ئێمە زۆری کارمەندەکانمان ناردە ماڵەوە لەبەر ئەو فشارێکە لەسەرمانە سێمینیان زۆر سپاس بۆ کاک برایم بۆ قسەکانی بەڕاستی ئەمڕۆ دڵخۆشی کردم و هیوادارم لە لای خۆیەوە بیگەێنێتە بەڕێز خات و ئەمەل کە هەندێک شەرت و شروت و مەرجێک ئەوانە لەسەرمان لابەرێ و بتوانێن من نەزانم باش لای ئەوانەیە لە لای وەزارەتی باجە لە لای وەزارەتی دارایە بەڵام ئەتوان ئەوان نووسراو بکەن کە ئێمە ئەم جوانەی کوردستان کە هەمانە و ئەو ئارامی و ئاسایشی کە هەمانە لە هەموو شارەکانی کوردستان و لە شاری سلێمانی بە تایبەتی ئاعتیماد هەر نەکەینە سەر گەشتیاری ناوخۆ و ناوەڕاست و باشووری عێراق گەشتیاری بیانی بێنین من لێرەوە بە بەڕێستەوەم لەگەڵ کاک برایمە خۆی کەرەتێک کارێکی و هاوبەشمان هەبووە کە لە چەند وڵاتێکی دوورەوە ئێمە گەشتیارمان هێنا و بابەتی ئیمساڵیشمان پلانی ئیمساڵمان ئێمە ئەوەیە زیاتر ئاعتیمادکەین سەر دراوی بیانی کە بێنینەوە کوردستان لەڕێی ئەو گروپاتە گەشتیارانە کە دروستیەکەین بەڵام تکاکەم حکومت بە هیچ نەبێ بە سپاسنامەیەکیش بێ لەگەڵمان نابێ بۆی ئێمەش خەمخۆری خۆمان هەبێ بۆ کارەکەمان دەست خۆش کاکە زۆر سپاس بۆ هیوایی کە لانی پەیوەندیدار گەویستی قسەکانی بەڕێست و کاک ئیبراهیمیش بوو بێت کە هەڵبەتە کەرتی گەشت و گوزار پێیوەستە بە سەرجەم سێکتەرەکانی ترەوانە بێ هەماهەنگێکی باشە بە لەنێواندا بۆ هیوایی کە کەرتی گەشت و گوزار بۆ لەمە دووە لە داهاتوودا بێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان. سپاس بۆ ئیبراهیم عەبدولمەجید کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشت و گوزاری هەرێم و عەتا ئەنوەر لێپرسراوی کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکانی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی